بۆ vەیەکیژی ئەمە میێڤانداریە یەکیژە ئەدیتۆرن بەشە پۆرتاڵە ڕووداوێ گریا و ژراوچی حەسەن هەفکارێمە لە گەرمە دەناڤاستۆدیا ڕاوچی سپێدەتە باش تەخۆشیک و جوان و کەشخە کردیا ئیرۆ بەیانیت باش بەخێر بەیانیتان باش دلێر و ڕۆژین بەیانی ئێوە و بەیانی بینەرانی تۆڕی میدیای ڕوودا و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و باش خۆم کەشخە کردم دایمەوە مەدلێر زۆر گرنگی بە خۆ دەدەم ئەوەندە گرنگیت بە خۆدام حەزت لە ئیشەکەی زیاتر دەبێ هەم دەتوانین زانیاری باشیش بدەیت اینجا ئەمڕۆ خۆم کەشخە کردووە زانیاری باشتان پێ دەدەم باشە دناوە این هاوسێدا تا کولێ بۆ مە بەحەز کرد و کۆمپانیین جیهانیژی گرنگیەکە مەزن بە تۆڕە جڤایکیدایە باشەش بلی کۆمپانیین جیهانی ئەم بێن بەحسا کۆمپانیا ڕووداو بکەین و تۆڕە مەدیا ڕووداوێژی گرنگیەکە مەزن بە تۆڕە جڤایکیا فێسبووکێت دەت توکاری بمە بێژی یعنی کۆمپانیین جیهانی و هەروساکە تۆڕەکاکە مەدیا ڕووداو چەند کارە پڕیا تۆڕەن جڤایکی مینە فێسبووکێ خۆ بگەهینە خەڵکیان خۆ پێیام و خەبەرن خۆ بگەهینە خەڵکی بۆ پێیکە فەیسبووکی ڕوودا و هەڵبەشێکی گشتی بینەری زۆر باش ئەمێنەوە بێن بەحسی ویژی بکەم بەس ئەم جارە بگشتی زۆر باشە دلێر دەمەوێت سەرەتا باسی ئەوە بکەم کە ڕوودا و لە ساڵی 2016ەوە هاوبەشێکی میدیای لەگەڵ تۆڕ کۆمەڵایەتی فەیسبووک پەیدا کرد ئەم هاوبەشیە چۆن دروست بوو ئەم هاوبەشەی ڕوودا و لەوە دروست بوو کە کاتێک کۆمپانیای فەیسبووک خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو میدیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کۆمەڵک توێژینەوەی لەسەرکردن کۆمەڵک داتا و زانیاری تایبەت بەو میدیانە خستە ڕوو کە ئەوانە چالاکن ئەوانە خەڵکانێکی زۆر تۆڕەکانی ئەم میدیایە بەکاردێنن بێگومان ڕووداویش تاکە میدیا بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بووە جێگەی بایەخی فەیسبووک و ئەو کاتە هاوبەشێکی میدیایی لە بینی هەردووکیانە دروست بوو بۆ هۆی ئەوەی کە فەیسبووک تۆڕی میدیای ڕوودا ئاگدار بکاتەوە بەشی پۆرتاڵ و بەڕێوەبەرانی ڕوودا و ئاگدار بکاتەوە لەوەی کە ئەوان دایان هەوێت هاوبەشێکی میدیای لە بینی خۆیاندا دروست بکەن ئەم هاوبەشیە لەسەر چ ئەساسێک بوو لەسەر ئەساسی ئەوە بوو کە تۆڕی میدیای ڕوودا و کۆمەڵێک ڕووماڵی باشی هەبووە پێشتر نمونەمان هەیە ئێمە بۆ نمونە لە بەردەوامی شەڕی داعش ڕوودا و ڕووماڵێکی گەورەی کردووە و کۆمەڵێک ڕووماڵی دیکەی گەورە هەیە کە بێگومان بینەران و بیسەرانیش ئێستا گوێبیستن نەزانن کە ڕوودا و چی کردووە اینجا ئەم هاوبەشە لە ئەنجامی ئەوە پەیدا بوو کە ڕوودا و توانی سیقا توانی متمانەی فەیسبووک بەدەست بهێنێت و کۆمەڵێک خزمەتگوزاری گرنگ کە لە میدیاکانی دیکەدانە بوو توانی بەدەستی بهێنێ یەکێک لەو خزمەتگوزاریانە کە ڕوودا و لە ڕێگەی ئەم هاوبەشە میدیایە بەدەستێنە ئەوە بوو کە ڤێریفای سەرجەم پەیجەکانی ڕوودا و کرا لە فەیسبووک بێگومان ڕوودا و زیاتر لە 10 پەیجی هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و لە تویتەر لە ئینستاگرام لە فەیسبووک بۆ نمونە لە ڤایبەر مەسەلەن هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە ڕوودا و ڤێریفای کرا یعنی بە فەرمی ناسێنرا لەلایەن فەیسبووکەوە باشە ڕاوچی باسی ئەوەت کرد کە هاوبەشێک لە نێوان تۆڕی میدیا ڕوودا و بەشی پۆرتاڵ و هەروەها فەیسبووکەیە ئەو هاوبەشیە مەبەستت چییە؟ ڕێککەوتنێکەیان چییە؟ ئەو چەندە بەحەسکردین هێشتا شێنتیژمە بێژن وەکو باسم کرد کە لە 2016 ئەم هاوبەشێ دروست بوو لەسەر چ ئەساسێک دروست بوو لەسەر ئەساسی ئەوەی کە ڕوودا و توانیوێتی ڕووماڵی باش بکات ڕوودا و توانیوێتی ئینگەیجمنت توانیوێتی فانێکی باش بۆ خۆی ڕابکێشێت لە ڕێگەی ئەو بابەتانەی کە بڵاوی دەکاتەوە لە ڕێگەی ئەو بابەتانەی کە هەم لە تەلەڤیزیۆنەوە بڵاو دەکرێتەوە دواتر دووبارە دەهێنرێتەوە سەر سۆشیاڵ میدیاواتە ئەو بابەتانەی کە لە ڕوودا و پەخش دەکرێن لە تەلەڤیزیۆن ڕوودا و پەخش دەکرێت دووبارە دەهێنرێتەوە سەر سۆشیاڵ میدیا ڕوودا و دووبارە بە خەڵک ئاشنا دەکرێتەوە ئەمە وای کرد کە خەڵک چۆن دەڵێ کاردانەوەیکی زۆری هەبێت و بە شێوەیەکی گشتی خەڵک توانیان زوو لەو پەیامە تێبگەن کە ڕوودا و توانیوێتی لە زۆربەی ڕووماڵەکاندا لە زۆربەی ئەو بابەتانەی کە پێشکەشی کردووە سەرکەوتو بێتیدات بۆیە ئەمە وای کرد کە فەیسبووک کۆمەڵێک تایبەتمەندی کۆمەڵێک کاری گرنگکە بوو کە توانی بە تۆڕی میدیا ڕوودا و بیبەخشێت و کۆمەڵێک دەستکەوتی باشی بۆ خۆی دۆزیەوە باشە ڕاوچمە بەحسی گرنگی و فەیسبووکێ بکە یعنی نەها ڕاستە کە خەڵکێک هەموو ماڵن خەدا لە جادەیان لە هەر جایکی بووینە مەدیاکار و بووینە یعنی فیلماچێتکەن هەر تشتێک حەزتکەن تشەن خۆ بەڵاو بکەن بەس بگشتی گرنگی و فەیسبووکێ بوو کەسێکی بکاربینێت چە ڕاستە دلێر بێگومان ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە جاران کە دەوترا مەسەلەن کەسێک لە ماڵەوە دادەنیشێت ئیتر پەیوەندی بە هیچ شتێکەوەنی بەڵام ئەمە لە ڕابردوشدا وتراوە و شتێکی تازە نییە کە ئێستا دەڵم بەڵام هەر کەسە بۆ خۆی پەیامنێرێکە بۆ خۆی ڕۆژنامە نووسێکە ڕۆژانە لە ڕێگەی فەیسبووکەوە
کەسانێکی مەسەلەن دەتوانێت لە کۆمپانیایەکی هەیە یاخود شوێنێکی بەناوبانگی هەیە یاخود چێشخانەیەکی یان هەشتێکی دیکە دەتوانێت لە ڕێگەی فەیسبووکەوە ئەم هەلە بقۆزێتەوە بۆی بتوانێت کە خزمەت بکات بۆی بتوانێت کە ئەم تۆڕە بە باشی بەکار بهێنێت بگومان ئەمە لە کوردستان هەتا ڕادەیەکی باش دەتوانم بڵێم تا ئێستا خەڵک توانیوێتی کە ئەم سەرکەوتنە بەدەست بهێنێت بۆی کە سوود لە سۆشیاڵ میدیا بە تایبەتی فەیسبووک وەربگرێ بە تایبەتی ئەوانەی وەکووتم بۆنمونە کەسێک کە چێشخانەیەکی هەیە کەسێک کە کۆمپانیایکی بازرگانی هەیە دەتوانێت لە ڕێگەی فەیسبووکەوە ئەم کۆمپانیای بناسیێنێت یاخود ئەم چێشخانەی بناسیێنێت بۆ ئەوی کە سەرنجی خەڵک بەلای خۆیدا ڕابکێشێت و ئەم دەستکەوتانێکە خۆی دەهێوێت یاخود ئەو بابەتانێکی خۆی دەهەیە بتوانێت کە ئیسفادەی لێ بکە بێگومان لایەنی بەرامبەریشی هەیە کە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانە بێگومان ئێمە پێشتر باسی ئەوشمان کردووە کە چەند مەسەلەن کوردستانیش هاوشەوەی وڵاتانی جیهان بێگومان بێبەشنی لەوە کە خەڵکێک خراپ ئەم تۆڕە بەکاردێنن بێگومان ئەمەش ڕۆژانە ئێمە ڕەنگە دلێت تۆ ڕۆژین مەسەلەن هەستی پێ بکەیت کە خەڵکێک لەسەر بابەتێک کۆمنت دەکا لەسەر بابەتێک قسە دەکا کە هیچ پەیوەندی بەو بابەتەوە نییە کە لە ڕوودا بڵاوکرێتەوە نمونەتان بۆ دەهێنمە ئەوەی کە بۆ نمونە ئێمە ڕووماڵێکی زۆر شایستە دەکەین لەسەر بابەتێک لەسەر شتێک بۆ نمونە ئەمڕۆ لە تەندروستی ڕووماڵێکتان هەیە دژی شێرپەنجەیە ئەمە ڕووماڵێکی تایبەت دەبێت ئێوە مەسەلەن باسی ئەمە دەکەن کە خەڵک چەند دوور بکەوێتەوە لەوەی کە مەسەلەن تووشی شێرپەنجە نەبێت یاخود چۆن هۆشیاریان بکەنەوە بەڵام لە بەرامبەردا کەسێک دێت کۆمنتێک دەنووسێت کە هیچ پەیوەندێکی بەو بابەتەوە نیە هیچ پەیوەندێکی بەو ڕووماڵەوە نیە ئەفچەنمونێن ئەوها زۆر هەنە جارێکش مفاەن سێڤێ دانا بۆ مرۆڤی بناوە تۆڕە جوایکی تایبەت پەیجە فەیسبووکێدا دوودا زیاترش 200 کۆمنت هاتبوون هەموو کۆمنتژی ئەگەر بینەر بخۆشی بچەم بخێنن هێنی تووشی شوکێ بن چکۆ هیچ سێڤێ چ علاقەتە بۆن کۆمنتەوە نەبوو هیچ شێوەیەکی باشە جادلێر دەزانم کە پرسیارتێ بەڵام با پرسیار زۆرە چکە باشی خۆی کەشخە کردەوەتی دەبێت زانیاری بدەم با ئێمە ئەوەش بپرسین جارێ بێگومان ڕووداو لە ئینستاگرام لە فەیسبووک لە هەموو ئەو شوێنانەی لە هەموو ئەو تۆڕە کۆمەڵاتیانی باست کرد چالەکە بابێن بزانانی ئەگەر بەراوردی ئینستاگرام و فەیسبووک بکەین بێگومان کۆمپانیا فەیسبووک خۆشی خاوەنداریەتی ئینستاگرام دەکات کاتێک کە ئێوە هەواڵێک دادنن لە کامەی کاردانەوە زیاترە کاردانەوەی خەڵکی زۆر باشە ڕۆژین ئەم پرسیارەت زۆر جوان بوو ئێمە بێگومان دوای ئەوەی کە بەرهەمێک لە تەلەڤیزۆن بڵاو دەکرێتەوە ئێمە دووبارە دێین لە پۆرتاڵیانی هەموو بەشەکان 5 بەشی هەیە ئێمە بابەتەکان بڵاو دەکەینەوە اینجا بابەتێک کە زۆر گرنگ بێ زۆر سەرنجڕاکێش بێ بێگومان ئێمە دەستپێک لە فەیسبووک بڵاوی دەکەینەوە یاخود پێشتر ئامادەکاری بۆ دەکەین گرافیکی بۆ دەکەین لە فەیسبووک بڵاوی دەکەینەوە اینجا ئەم پوختەی ئەم بابەتە دووبارە دەبینە ئینستاگرامیش بڵاوی دەکەنەوە بەڵام کاردانەوەکان لەبەرەوەی هەم ئینستاگرام هەم ڕوودا و خەڵک زۆر هەم ئینستاگرام هەم فەیسبووک خەڵک زۆر بەکاری دێنێ بەڵام فەیسبووک کاردانەوەی زیاتری هەیە ئەمەش لە ڕێگەی کۆمنتەوە خەڵک زیاتر لەوێ مەسەلەن ڕیپلای یەکتر دەکات لە کۆمنت زیاتر وەڵامی یەکتر دەداتەوە بێگومان ئەم کاریگەریە لە فەیسبووک زیاتر وەکو لە ئینستاگرام بەڵام لە ئینستاگرامیش ئێمە بەوە جیا دەکرێنەوە لە میدیاکانی دیکە لە شوێنەکانی دیکە بۆ جیا دەکرێنەوە کە ئینستاگرام ئێمە هەر بەسادەیی کە چۆن پۆستێکمان کرد لە فەیسبووک یاخود لە تویتەریان لە هەر تۆڕێ کۆمەڵای دیکە بە هەمان شێوە ناین ئێمە ئەو پۆستە ببین بە ئینستاگرامیش بێگومان ئێمە لە ڕێگەی گرافیستەوە گرافیستی بەتوانەمان هەیە ئێمە لە پۆرتاڵ ڕوودا ئەوان وا دەکەن کە ئەو بابەتەی لە فەیسبووک بڵاوکراوەوە یاخود لە پۆرتاڵی ڕوودا بڵاوکراوەوە دووبارە دەیهێنین بە شێوەیەکی جوان بۆی کە بەکارهێنەر یاخود ئەو کەسێک کە فانی ئینستاگرامە لە تۆڕی میدیای ڕوودا و ئەوان بە شێوەیەکی جیاواز ئەم بابەتە ببینن گرافیکی بۆ دەکەین و جگە لەوەش کۆمەڵک تایبەتمەندی دیکە هەیە لە ئینستاگرام کە ئێمە بڵاوی دەکەن و بۆ نمونە سلایت شۆمان هەیە بۆ نمونە ڤیدیۆی سەرنجڕاکێشمان هەیە کە دایدنین بۆ نمونە بێژەرەکان مەسەلەن ئێوە ڕۆژانە ڕێکلام دەکەن لەسەر بابەتەکانتان لەسەر بەرنامەکانتان لەسەر ئەوەی کە بەرنامێکی تایبەتان هەیە بێگومان کاردانەوەکان لە فەیسبووک زیاترە بەڵام ئینستاگرامیش بە هەمان شێوە کاردانەوە هەیە بەڵام وەکو فەیسبووک نابێت جا پێم وابێت لە فەیسبووکیش دەتوانێت شتەکان بە زانیاری وردی زیاترەوە دابنین وەک لە ئینستاگرام چکە ئێمە دەزان ئینستاگرام ڤیدیۆ کە دابنێ ئەو پڕی یەک خولەکە بەڵام لە فەیسبووک دەتوانی وردەکاری زیاتر بخەیتەڕۆ نەک گۆڕانکارێن دنجی هاتی نەکردن بەس خوازم داویە بێ یعنی وەخت زوو چوو زانیاری وەخت زوو دچە
بە کورتی ئەگەرتم بژی پشتی 15 ساڵە وچی گۆڕانکاری بەسەر فێسبووکێ یعنی گشتی کۆمپانیا فێسبووکێ بکرن بێگومان فەیسبووک ئەنە حەزە چ بکەتە دیاری فێسبووک بێگومان فەیسبووک هەر لە دەستپێکی وەکو ئەوش لە بیدایەتە باستان کرد کە لە بەشەناو خۆیەکەوە ئەم فەیسبووکە دروست بە دواتر گەورە بووە بۆی کە ئێستا ملیاران کەس ئەم تۆڕە بەکاردەهێنێ بێگومان فەیسبووک ڕۆژانە ئەپدەیتی نوێ ڕۆژانە کۆمەڵە گۆڕانکاری دەکات کە ڕەنگە هەموو کەسێک نتوانێت هەستی پێ بگات بەس ئێمە ڕۆژانە لە ناو ئیشەکەداین زۆر بەڕوونی هەست بەوە دەکەین کە فەیسبووک هەموو کاتێک دەیەوێت ئەپدەیتی نوێ بکات دەیەوێت بۆ بەکارهێنەرانی ئاسان بکات کە ئەم تۆڕە تەنها ئەوە نییە بەکاری بهێنی و کاردانەوەی لایک و کۆمنت و شەیرینگ بێ بێگومان کۆمەڵک تایبەتمەندی دیکەی هەیە کە ئەم ساڵ و ساڵی ڕابردوش کە زیادی کرد و بێگومان لە ساڵی داهاتوشدا فەیسبووک بۆ خۆی بڕیار وایە کە کۆمەڵە گۆڕانکاری دیکە بکە یەکێک لەوانەیە کە کرا فەیسبووک خۆی توانی ئەپلیکیشنەکانی مێسنجەر و واتسئەپ و هەروە ڤایبەر بێک و بەسێتەوە بەڵام تەنها لە ڕێگەی مێسنجەرەوەتە ئەم سێ تۆڕە تۆ ئەگەر خاوەنداری فەیسبووک بیاخود فەیسبووکێک تەبێ یاخود تۆ ئینستاگرام تەبێ دەتوانی لە هەمان کاتدا ڕۆژین نامەیەک بۆ ئینستاگرامی دلێر بنێرێ بەچی بە واتسئەپەکەی ئەمە کارلێکە و بەیەکتری بەستانەوەیە باشە 15 ساڵن فێسبووکێ دەچی پیرۆز بن لە هەموو بالەفانەکانی ڕووداویش پیرۆزیکەین چەندفان هەنا فێسبووک وڵاو گەلێکێت لە فەیسبووک هەموو پاکار هەمووان کۆم بکەیت بنەچەند ئەمە لە ئینستاگرام 2 میلیۆن نزیک دەبینەوە لە ئینستاگرام لە فەیسبووکیش هەموو پیجنوە هەموو پیج بە نزیکەی ئەگەر هەڵە نەبم دەبێتە 10 میلیۆن کەواتە لە هەر 10 میلیۆنەکەی فەیسبووک و لە 2 میلیۆنەکەی ئینستاگرامیش پیرۆز بێت بەردەوام دەتوانن سێری پۆرتالی ڕوودا و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکەی ڕوودا بکەن بۆ ئەوەی ئاگاتان لە نوێترین زانیاری نوێترین هەواڵ بێت ئەفجاگەتە تشتێکە تو شیلڤی کامیرا هەنێ بێژەفانن هەموو فانن یەت ڕووداوی تایبەتێت پۆرتاڵی هەموو فانەکانی ڕوودا و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ئینستاگرام سناپچات یوتیوب ڤایبەر تەلەگرام هەموو بابەتەکانی دیکە ئێوە دەتوانن ڕۆژانە لەگەڵ ئێمە بن زانیاری نوێ زانیاری سەرنجڕاکێش بابەتی سەرنجڕاکێش ڤیدیۆی سەرنجڕاکێش بە ئێوە دەدەین لەبیر نەکەن بابەتەکانی ڕوودا و جیاوازترن لە هەر شوێنێکی دیکە زۆر سپاس ڕاوچی حەسەن ئیدیتۆر لە بەشی پۆرتاڵی تۆڕی میدیارودا و سپاس کەمیوانی ئێمە بوویت زۆر سپاس بۆتە دیسان بتە پیرۆز بە